سڵاوتان لێبێ خۆشەویستان. لە 11 سێپتەمبەری ساڵی 2001 ئەمریکا تووشی هێرشێکی ترسناک بوو. حکوومەتی ئەمریکا بە خێرایی دەستی کرد بە گەڕان بە دوای تاوانبارەکاندا و لە ماوەی چەند کاتژمێرێک حکوومەتی ئەمریکا ڕایگەیاند کە ئەنجامدەری هێرشەکە گروپێکی ئیسلامیە کە بنکەکەیان لە ئەفغانستانە بە ناوی ئەلقاعیدا و کەسێک بە ناوی ئوسامە بن لادن سەرۆکایەتی دەکات. بەڵام سیر لەوەدایە ئەمریکا بڕیاریدا سەرنجی خۆی لە ئەفغانستان دوور بخاتەوە بۆ عێراق. عێراق وڵاتێکە بە دووری هەزاران کیلۆمەتر لە ئەفغانستانەوە دوورە و لەو ساتە وەختە هەستیارەوە دوای چەند کاتژمێرێک لە هێرشە وێرانکەرەکەی سەر تاوەرەکانی نیویۆرک ئەمریکا بڕیاری هێرشکردنە سەر عێراقیدا بە بێ هیچ هۆکارێکی ڕاستەقینە. بڕیاری ڕوخانی سەدام حوسێن و ڕژێمەکەی لە ڕێگەی کۆمەڵە درۆیەکی وشەییدا. ئەمریکا باسی ئەوەی دەکرد کە عێراق خاوەنی چەکی ئەتۆمیە و پشگیری ئەلقاعیدەی کردووە بۆ ئەنجامدانی کردەوە تیرۆریستیەکەی ئەمریکا کە ئەم قسانە تەنها بۆ ئەو بوو ڕەوایەتی بداتە خۆی بۆ هێرشکردنە سەر عێراق و داگیرکردنی بیرە نەوتەکان. و دوای 2 ساڵ لەم درۆیانە ئەمریکا بە فەرمی بڕیاری داگیرکردنی عێراقیدا. شەڕی ئەمریکا دژی عێراق بە درۆیەک دەستی پێکرد بە وێرانکردنی عێراق و کوشتنی سەدان هەزار عێراقی و نزیکەی لە ناوبردنی تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆتایی هات. بەڵام پرسیارەکە هەردەمێنێتەوە، بۆچی ئەم شتانە لە بنەڕەتەوە ڕوویدا؟ بۆچی ئەمریکا درۆی کرد تا بسێتە ناو ئەم شەڕە زەبەلاحەوە کە ملیارەها دۆلار و دەیان هەزار قوربانی لێکەوتەوە؟ ئەمڕۆ پێکەوە وەڵامی ئەم پرسیارە دەزانین. سەرەتا لایکی ڤیدیۆکە و سەبسکرایبی کەناڵەکەتان بیر نەچێت وەک پشگیریەک بۆ ئێمە. ئێستاش با دەست پێ بکەین. چیرۆکەکە بە شێوەیەکی ڕستەیی چەند ساتێک دوای هێرشەکانی 11 سێپتەمبەری ساڵی 2001 دەست پێ دەکات. ئەو هێرشانەی کە جیهانیان گۆڕی، مێژویان گۆڕی بە واتایەکی ڕەسەن. ئەو هێرشە خوێناویانەی کە گرنگترین بینا و دامەزراوەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایان کردە ئامانج. لەو کاتەدا ئەمریکا لە دۆخێکی ئاژاوە و تیرۆردا دەژیا. خەڵک هێشتا باوەڕیان بۆ شتانە نەدەکرد کە ڕوودەدا. حکوومەتی ئەمریکا پێشبڕکەی لەگەڵ کاتدا دەکرد بۆ ئەوەی ڕێگری لە هەر هێرشێکی نوێ بکات. لە هەمان کاتدا پێشبڕکەی لەگەڵ کاتدا دەکرد بۆ ئەوی بزانێت کێ ئەو کاری کردووە. ئەوان دەیانویست بزانن کێ لە پشت ئەم هێرشانەوەیە تا بزانن چی بکەن. ئایا تاوانبارەکە دەوڵەتە، کەسێکە یاخود گروپێکە یان تەنها باندێکی ئاساییە؟ بەڵام 6 کاتژمێر بەس بوو بۆ ئەوەی هەواڵگیری ئەمریکا هەڵسەنگاندنی بۆ بکات و ناسنامەی تاوانبارەکان ئاشکرا بکات. ڕێکخراوێک بە ناوی ئەلقاعیدا کە ڕێکخراوێکی ئیسلامی و بنکەکەی بە پلەی یەکەم لە ئەفغانستانە. لە ڕاستیدا لە ناوەڕاستی هەشتاکانی سەدەی ڕابردوودا بۆ بەرەنگاربوونەوەی سوپای سۆڤیەت لە ئەفغانستان پێکهێنرا. دوای دەرکردنی سۆڤیەتەکان سەرنجیان خستە سەر شەڕکردن لەگەڵ ئەمریکا، کەواتە دەتوانین بڵین تاوانبارەکە ڕوون بۆتەوە. بەڵام هەر لەو ڕۆژەدا شتێکی سەیر ڕوویدا. هەر ئەو ئێوارەیە پارچە کاخەزێک گەیشتە بینای پنتاگۆن کە بەڕێکەوت هەمان ڕۆژ هێرشی کرا بۆ سەر. ئەم وەرەقەیە کە گەیشتە پنتاگۆن بەڕوونی و ڕاشکاوانە دەیوت بە دوای هیچ زانیاریەکدا مەگەڕێ کە پەیوەندی بە قاعیدا یاخود ئوسامە بن لادنەوە هەبێ، بەڵکو بە دوای زانیاری پەیوەندیدار بە سەدام حوسێن و عێراقدا بگەڕێ. ئەفسەرانی هەواڵگیری ئەمریکی کە ئەم وەرەقەیان پێگەیشت کاتێک دەستیان کرد بە خوێندنەوەی هەستیان کرد شتێک هەڵەیە. چی پەیوەندیەک هەیە لە نێوان قاعیدە لە ئەفغانستان و سەدام حوسێن لە عێراق؟ ئەفغانستان و عێراق دوو وڵاتی تەواو جیاوازن. هەر وڵاتێک کولتور و فۆرمی خۆیان و زمانی جیاوازی هەیە. تەنانەت قاعیدە لە ئەفغانستان لە ڕادە بەدە ڕقی لە ڕژێمی سەدام حوسێن بوو لە عێراق، بۆیە هیچ پەیوەندیەکی گەورە نییە لەو نێوەندەدا. بەڵام ئەم کاخەزە تەنها کاخەزێکی گەمژانە یان کاخەزێک نەبوو کە بە هەڵە نووسرابێ، بەڵکو کاخەزێکی گرنگ بوو. باشە بۆچی گرنگە؟ بە سادەی ئەو کەسەی ئەم توێژینەوەی نووسیوە پیاوێک بووە بە ناوی پۆڵ وۆڵف کە جێگری وەزیری بەرگری ئەمریکا بووە و لە ئەنجامدا یەکێک بووە لە کەسە نزیکەکان لە سەر و کۆماری ئەمریکا لەو سەردەمەدا. دەبوو قسەکانی بەزدی وەربگیرایە، تەنانەت ئەگەر قسەیەکی سەیر و بێماناش بێ. بەڵام لە ڕاستیدا سیرۆکەکە لێرەوە دەست پێ دەکات.
دوای هێرشە خوێناویەکانی قاعیدە بۆ سەر ئەمریکا، جۆرج بوش سەرۆکی ئەمریکا بڕیاریدا بەهێز و توند و تیژی وەڵام بداتەوە. هەروەها شەڕی دژی قاعیدەی لە ئەفغانستان دەست پێ کرد کەمتر لە مانگێک دوای هێرشەکان. بەڵام پێشبینی بکە لە ئۆپەراسیۆنی سەربازی ڕاستەقینەی سوپای ئەمریکادا چی ڕوویدا. بە خێرایی کۆتایی هات. سوپای ئەمریکا لەلایەکەوە هاتە ناو ئەفغانستان و زۆربەی چەکدارانی قاعیدەش لەلایەکی دیکەوە بەرەو وڵاتانی دراو سێ هەڵهاتن. بۆیە شەڕی ئەمریکا لە دژی ئەفغانستان دەتوانین بڵین شەڕێکی بێباکانە بوو و شەڕێکی تا ڕادێک گەمژانە بوو. بۆچی گەمژانە بوو؟ چونکە ئەفغانستان وڵاتێکی شاخاویە، دەیان هەزار ئەشکەوت و ناوسەی سەختی تێدایە کەم و شەک و دەستی هێزەکانی ئەمریکای پێناگا. سەرجەم ئەو چەکدارانش خۆیان لە نێو ئەشکەوتەکان شاردەوە کە بە ئاسانی نەدەتوانرا هەمویان لە ناو ببرێن. پرسیارەکە ئەوە بوو کە ئەمریکا بۆچی دەیان هەزار چەکدار و فڕۆکە و چەکی قورس بەکاردەهێنێت بۆ گیانی ئەو چەکدارانی کە زۆربەیان تەمەنیان لە ئەشکەوت بەڕێکردو و لە شاخدا دەژین و چەکەکانیان چەکی سادەیە. بەم شێوەیە ئەمریکا دەرکی بەوە کرد کە هەرچیەک لە دژی قاعیدە بکات سەرکەوتنێکی ڕوون لە ئەفغانستان بەدەست ناهێنێ. نەی دەتوانی سەرکەوتنێک بەدەست بهێنێت کەوا لە هەموو جیهان بکا لەسەر شاشی تەلەڤیزیۆنەکان بیبینێ و وێنەیەکی ترسناکی ئەمریکا پیشان بە جیهان بدە. بۆیە بڕیاریدا بە خێرایی پلانەکە بگۆڕێ. کاتێکیش دەڵێن بە خێرایی، مەبەستم ئەوەیە تەنها 20 ڕۆژ بەس بوو بۆ ئەوەی ئەمریکا سەرنجی خۆی لە ئەفغانستان دوور بخاتەوە و بەرەو ئامانجێکی ڕوونتر بڕوە. ئەم ئامانجە ئەمریکا هەمیشە چاوەڕێ بوو، ئەویش وڵاتی عێراق. لە 27 تشرینی یەکەمی ساڵی 2001 تەنها 20 ڕۆژ دوای دەستپێکردنی شەڕی ئەمریکا لە ئەفغانستان، وەرەقەی دووەمی ئەمریکا بریتی بوو لە عێراق. بەڵام ئەم جاریان لە بری ئەوەی کاخەزەکە بنێرێت بۆ کۆمەڵێک ئەفسەری وەزارەتی بەرگری ئەمریکا، بڕیاریدا نامەکە بۆ خودی وەزیری بەرگری ئەمریکا بنێرێ کە تێیدا هاتووە دەبێت هەڵمەتێکی بەرفراوان بۆ داگیرکردنی عێراق و ڕووخاندنی سەدام حوسێن دەست پێ بکەیت بە بیانووی ئەوەی سەدام حوسێن لایەنگیری ڕاستەقینەی ئەلقاعیدەیە. ئینجا پۆل زیاد دەکا بۆ قسەکانی و دەڵێت سەدام حوسێن بووەتە مەترسی بۆ ئەمریکا و چیتر کەسێکی بەسوود نییە بۆ ئەوان. بەڕێزان بە گوێرەی خودی قسەی ئەمریکیەکان سەدام حوسێن بە کەسێکی بەسوود بۆ ئەمریکیەکان دادەنرا. ئەمە لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا بوو کاتێک سەدام بڕیاریدا جەنگ لە دژی ئێران هەڵگیرسێنێ. دوژمنایەتی سەدام حوسێن بۆ ئێران یەکێک بوو لەو شتانەی کە سوودی بۆ ئەمریکا هەبوو. ئەمریکا بە درێژایی شەڕی دژی ئێران بە ئاشکرا بە چەک پاڵپشتی عێراقی دەکرد. بەڵام دواتر هەموو شتێک پێچەوانە بووەوە. ئەویش لە ساڵی 1990 کاتێک سەدام حوسێن لە ناکاو کوێیتی داگیر کرد. داگیرکردنی کوێت لەلایەن سەدام حوسێنەوە مەترسی لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە نەوتی کەندا و دانا. دەرانجام لە چاو ئەمریکاوە سەدام حوسێن لە کەسێکەوە گۆڕا کە سەردەمانێک هاوپەیمان و دۆست بووە بۆ دیکتاتۆر و تاوانبارێک کە دەبێت بڕوخێنرێت. بۆیە لە ساڵی 1991 ئەمریکا هێزەکانی عێراقی لە کوێت دەرکرد و گەماڕووی تەواوەتی بەسەر عێراقدا سەپاند. لە سەرەتای ساڵانی 90ەکانەوە سەدام بوو بە گەورەترین ئامانجی ئەمریکا و بەردەوام بوو لە چاوەڕوانی ساتێکی گونجاو بۆ ئەوەی لەو ساتەدا بیڕوخێنێ. لە ڕاستیدا دوای هێرشەکانی 11 سپتەمبەر کاتی هات و بەرپرسانی باڵای ئەمریکا دەستیان کرد بە داوای داگیرکردنی عێراق و ڕووخاندنی ڕژێمی سەدام حوسێن. ئەم بەرپرسانە زۆر بوون، بەڵام دیارترینیان پۆڵ بوو کە ڕاشکاوانە بڵێم یەکێک بوو لە کەسەکان یان یەکێک بوو لە بەرپرسە بە جۆش و خرۆشەکان سەبارەت بەو بیرۆکەیە. بیرۆکەکە بە نزیکەی لەسەری هەموو کەسێکدا بوو، بەڵام پۆڵ یەکێک بوو لەو کەسەکەمانەی کە بینی ئەم پلانە ئەگەری جێبەجێکردنی هەیە و هەر ئەویش بوو کە بیرۆکەکەی دروست کرده بوو. بیرۆکەی بەستنەوەی قاعیدە بە ڕژێمی سەدام حوسێنەوە. هەرچەندە ڕەنگە بیرۆکەکە وەکو بیرۆکەیەکی گەورە و درەوشاوە دەربکەوێ، بەڵام ڕاشکاوانە بیرۆکەیەکی گەمژانەیە و هیچ بەڵگەیەک نییە پشگیری لە بیرۆکەکە بکە. دواتر کەسێکی نوێ دێتە پێشەوە بۆ ئەوەی حکوومەتی ئەمریکا ڕازی بکات بە پێویستی ڕووخاندنی سەدام حوسێن. ئەم کەسە خۆی وەزیری بەرگری بوو، ناوی دۆنالد ڕامسفێلد بوو. ڕامسفێلد کەمێک زیرەک و کەمێک خراپ بوو. دەستی کرد بە بەستنەوەی عێراق و سەدام لە شتگەلێک کە ڕەنگە لۆژیکی تر دەرکەون،
رامسفێڵد دەستی کرد بە باسکردنی ئەوەی سەدام خاوەنی چەکی کۆمەڵکوژیە، یاخود بە جۆرێکی تر پێی دەڵێن چەکی ئەتۆمی، چەکی بایۆلۆژی وەکو ئەنتراکسە. بابەتەکە لەگەڵ رامسفێڵد دەستی کرد بە گەشەکردن، دەستی کرد بە قۆناغی دووەم تا ئەم گفتوگۆیە گەیشتە دەستی جۆرج بوش، سەرۆکی ئەمریکا لەو کاتەدا. جۆرج بوش کە لە بنەڕەتدا ڕقی لە عێراق و سەدام حوسێن بوو، بەو پێی باوکی سەرۆکی ئەمریکا بوو. هەر کە بیرۆکەکەی بیست، بیرۆکەکەی بەدڵ بوو. ڕاستەوخۆ دەستی کرد بە داواکردن لە بەرپرسەکانی کە بیرۆکەی داگیرکردنی عێراقی پێ بدەن. لێرەدا پۆڵ دووبارە دەرکەوتەوە و بە شێوەیەکی ڕستەیی هاتە لای جۆرج بوش بۆ داگیرکردنی عێراق. هەروەها بە جۆرج بوشی گوت: جەنابی سەرۆک، داگیرکردنی عێراق زۆر ئاسانترە لەوەی بیری لێ دەکەیتەوە. جۆرج بوشیش پێی گوت: تۆ چ بیرۆکێکت لایە بۆ داگیرکردنی عێراق؟ ئەویش وەڵامی دایەوە پێیوت: لەگەڵ من سەیری ئەم نەخشەیە بکە. ئەمە نەخشەی عێراقە. لەم ناوچە فراوانە لە باکووری عێراق ملیۆنان کەس لە نەتەوەی کورد دەژین و ئارەزویان بە حکمی سەدام حوسێن نییە، چونکە پێشووتر شەڕ و جینۆسایدی زۆریان بەسەردا هاتووە لەلایەن ڕژێمی سەدام حوسێنەوە. هەروەها لە باشووری عێراق ملیۆنان کەس دەژین کە هەڵگیری بیر و باوەڕی ڕەوتی شیعەن. ئەمانش کەسانێکن کە زۆربەیان حەزیان لە سەدام نییە. هەر بۆیە بیرۆکەی پۆڵس لە سەرەتادا ئەوە بوو کە ئەمریکا بە داگیرکردنی ئەم دوو هەرێمە ڕژێمەکەی سەدام حوسێن بڕوخێنێت. هەروەها سەدام حوسێن دەسەڵاتی مانەوەی تەنها لە بەغدای پایتەخت بێ. سەدام لەو ساتەدا لەلایەن ئەمریکیەکانەوە نازناوی شازادەی بەغدای پێدرا. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە دەسەڵاتی ڕاستەقینەی نابێت جگە لە بەغدا. دوای جێبەجێکردنی پلانەکان و دابشکردنی عێراق، جۆرج بوش ئەم قسەی بیست و پێدەسێت زۆرشی بەدڵ بوو بێت، تەنانەت لە بیرۆکەی سەرسامیش تێپەڕیوە. لە ماوەی چەند ڕۆژێکدا بوش وەسوەسەی بۆ ئەو بیرۆکەیە بوو، بۆیە داوای لە بەرپرسە باڵاکانی کرد کە ئارگومنتێک بخەنە ڕوو بۆ ئەوەی جیهان ڕازی بکەن بە پێویستی داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە. باشە پێش ئەوی بچینە ناو بەشە ئاڵۆزەکەی چیرۆکەکەەوە با پوختەیەکی خێرا لەسەر ڕووداوەکان بکەین. ئەمریکا لە ئەفغانستان لەلایەن ڕێکخراوی قاعیدە هێرشی کرایە سەر. ئەمریکا بۆ لە ناوبردننی ئەلقاعیدە هاتە ناو ئەفغانستان. دوای ئەوە ئەمریکا بۆی دەرکەوت کە هەرچیەک لە ئەفغانستان بکات ناتوانێت سەرکەوتنێکی ڕوون بەدەست بهێنێت کە نیشانی خەڵکی بدا کە بەهێزترین وڵاتی جیهانە. بەم جۆرە چاوی ئەمریکا ڕووی لە عێراق بوو و هەروەها ئامانجێکی نوێ دروست بوو. بەڵام ڕێگای گەیشتن بەو ئامانجا بوونی نەبوو و لێرەوە بەشی دووەمی سیرۆکەکە دەست پێ دەکات. حکوومەتی ئەمریکا لەم قۆناغەدا دەبوو سەرەتا گەلی ئەمریکا قەنەعەت پێ بکات کە عێراق و سەدام حوسێن مەترسین بۆیان. دووەم دەبوو ئەندامانی کۆنگرێس قەنەعەت پێ بکات لە پێویستی چوونە ناو شەڕێک دژی عێراق. سەبارەت بە سێمیش لە کۆتاییدا ئەوە کاری جۆرج بوش و هاوڕێکانی بوو. ئەوان هەموو جیهان قەنەعەت پێ دەکەن کە عێراق هەڕەشەیە بۆ سەر هەمووان و بە پشتبەستن بەو شانەی کە لە بەڵگەنامەیەکی دزە پێکراودا لە ساڵی 2005دا نووسراوە کە لەلایەن بەرپرسانی باڵای ئەمریکا و بەریتانیا نووسراوە. بەڕوونی نووسراوە کە ئەمریکا 2000 لەسەر دوو هەنگاوی سەرەکی یەک لای بووەوە بۆ بنیادنانی سیرۆکێکی ساختە بۆ هاندانی جیهان دژی عێراق. خاڵی یەکەم ئەوەیە کە عێراق خاوەنی چەکی کۆمەڵکوژە. خاڵی دووەم ئەوە بوو کە ڕژێمی سەدام حوسێن دەستی هەبووە لە پاڵپشتیکردنی قاعیدە کە بەرپرسی هێرشەکانی 11 سپتەمبەر بوو بۆ سەر ئەمریکا. ئەم دوو خاڵە لە ڕاستیدا لەلایەن ئەمریکاوە لە خەیاڵ دەرچووە. دوو خاڵ بوون کە ئەمریکا دروستی کرد و دەستی کرد بە قەنەعەت پێکردنی هەموو جیهانی ڕۆژ ئاوا لێیان. هەڵمەتەکە لە ڕاستیدا لە جۆرج بوشەوە دەستی پێکرد کە هاتە دەرەوە و ڕاشکاوانە بە جیهانی ڕاگەیان. ئەوە عێراقا کە ڕاهێنانی بە ئەندامانی قاعیدە کردووە. وەزیری بەرگری ئەمریکا بە جیهانی ڕاگەیان کە عێراق خاوەنی چەکی کۆمەڵکوژە. پاشان بوش هاتەوە وتی سەدام حوسێن لەگەڵ زانایانی ئەتۆمی کۆ دەبێتەوە و بە مەبەستی دروستکردنی بۆمبی ئەتۆمی کار دەکات. میدیاکانی عێراق کە لە ژێر کۆنتڕۆڵی دەوڵەتدایە چەندین دیداری نێوان سەدام حوسێن و زانایانی ئەتۆمیان بڵاو کردەوە. بابەتەکە هەر بەوەوە نەوەستا. بەڵام بوش جارێکی تر هاتەوە و ڕایگەیاند کە ڕژێمی عێراق خەریکی پەرەپێدانی چەکی بایۆلۆجی وەکو ئەنتراکس و گازی دەماریە. ئەم قسانە لە ڕاستیدا ڕاست نەبوون. هیچ بەڵگەیەکشیان نەبوو بۆ ئەم قسانە. بەڵام وتەیەکی بەناوبانگ هەیە کە دەڵێت درۆ بکە و دواتر درۆ بکە بۆ ئەوەی خەڵک باوەڕت پێ بکەن.
ئەمە ڕێک ئەوەیە کە جۆرج بوش و هاوڕێکانی کردویانە ساڵێکی تەواویان بەهاندانی خەڵک لە دژی عێراق بەسەر برد. تەنانەت لە پاییزی ساڵی 2002دا ئامارێک ئەنجام درا کە دەری دەخا 157 خەڵکی ئەمریکا پشتگیری لە بیرۆکەی داگیرکردنی عێراق دەکەن. حکوومەتی ئەمریکا توانی لە یەکەم ئامانجی خۆیدا سەرکەوتوو بێ کە قەنەعەت پێکردنی گەلی ئەمریکا بوو. ئێستا کاتی ئەوە هات بۆ ئامانجی دووەم کە قەنەعەت پێکردنی کۆنگرێز بوو. کۆنگرێز ماڵی کەسە گەورەکانی ئەمریکایە، واتە بەرپرسان لە ئەمریکا، شتێک وەکو ئەنجومەنی نوێنەران، بەڵام دەسەڵاتی ئەوان لە دەسەڵاتی سەرۆکی ئەمریکا بەرزترە، بۆیە قەنەعەت پێکردنیان ئاسان نابێت. ئەم کەسانە تەنها بە قسەی سۆزداری قەنەعەتیان پێ ناکرێ، ئەوان بەڵگەیان دەوێت. ئەمەش کاتێک ڕوویدا کە بوش و هاوکارەکانی راپۆرتێکی تەواویان بەرهەم هێنا کە تێیدا بەڵگەیان بۆ ئیدانەکردنی ڕژێمی عێراق خستە ڕوو. بوش لە ئۆکتۆبەری 2002دا راپۆرتەکەی پێشکەش بە کۆنگرێس کرد. لە راپۆرتەکەدا ئاماژە بەوە کراوە کە ئێستا عێراق چەکی کۆمەڵکوژی هەیە. عێراق خاوەنی کۆگایەکی گەورەی چەکی بایۆلۆجیە و دوا قسەش ئەوە بوو کە عێراق پێویستی بە 8 ساڵ دەبێت بۆ ئەوەی خاوەنی چەکی ئەتۆمی بێت. ئەمە لێدوانێکی زۆر سیر بوو و ئێستاش هەروایە، بە تایبەتی کە عێراق لەو کاتەدا لە ژێر گەمارۆدا دەژیا. بۆیە لە واقعدا ئەم شتانی کە باسییان دەکرد قسەی ڕاستی نەبوون، تەنها ئەوە نەبێت کە بوش بە کۆمەڵێک بەڵگا پشگیری قسەکانی کرد، وەک چیرۆکی بەکارهێنانی چەکی کیمیایی لەلایەن سەدام حوسێنەوە دژی کورد کە ئەم چیرۆکە ڕاست بوو. بۆیە جۆرج بوش کردیە بەڵگا لەسەر خاوەندارێتی عێراق بۆ چەکی کۆمەڵکوژی. ئەمە جگە لەو زانیاریانەی کە هەواڵگیری بەڕیتانیا بە جۆرج بوشیاندا و دەیان گوت عێراق هەوڵی پەیوەندیکردن لەگەڵ نیجەر دەدا بەمە بەستی کڕینی بڕێکی زۆر لە یۆرانیۆم کە بۆ دروستکردنی بۆمبی ئەتۆمی بەکاردێ. ئەمە ئەو بەڵگانەیە کە ساتێک پێش ئێستا باسم کرد، هەرچەندە بەڵگەی یەکلاکەرەوە نییە. کۆنگرەی ئەمریکا قەنەعەتی پێکرا و گڵۆپی سەوزی خستە سەر جۆرج بوش بۆ داگیرکردنی عێراق. بەم شێوەیە حکوومەتی ئەمریکا تەنها یەک هەنگاوی ماوە بۆ ئەوی بیگرێتە بەر، ئەویش قەنەعەت پێکردنی جیهانە کە عێراق هەڕەشەیە بۆ هەمولایەک. تا کۆتایی ساڵی 2002 ئەمریکا دەستی کرد بە دانوستاندن لەگەڵ هاوپەیمانەکانی بۆ تێوەگلانیان لە داگیرکردنی عێراق. لێرەدا جیهان هەستی بەوە کرد کە شتێکی سیر ڕوودەدات لەگەڵ ئەو بڕە تۆمەتەی کە لەلایەن وڵاتانی ڕۆژ ئاواوە بەرەو عێراق ئاراسە دەکرا. لە ناکەونەتەوە یەکگرتوەکان داوای لە عێراق کرد ڕێگە بە پشکنەرەکان بدا بچنە ناو خاکەکەیەوە بۆ گەڕان بە دوای چەکی کۆمەڵکوژدا. جۆرج بوش پێی وابوو ئەمە لە قازانجی خۆی دەبێ، وای زانی سەدام حوسێن ڕێگە بە کەس نادات بێتە وڵاتەکەیەوە بۆ پشکنین، بۆ ئەوەی بتوانێت بە جیهان بڵێت تەماشا بکەن. ئەم پیاوە نایەوێ پشکنەرەکان بچنە ناو خاکەکەیەوە، نایەوێ خەڵک ڕاستیەکان بزانن، بۆیە بە دڵنیاییەوە خاوەنی چەکی کۆمەڵکوژە. ئەوەش ئەوەیە کە بوش بیری لێ دەکردەوە. بەڵام سەیرەکە لەوەدا بوو سەدام حوسێن ڕازی بوو بە هاتنە ناوەی پشکنەرەکان بۆ وڵاتەکەی. ڕەزامەندی دەربڕی کە ڕێگە بە پشکنەرەکان بدا بچنە ناو خاکەکەیەوە. پشکنەرانی نەتەوەیە گرتوەکان چوونە ناو عێراق و زیاتر لە 500 شوێنیان لە باکوورەوە تا باشووری عێراق پشکنی. لە کۆتاییدا نەتەوەیە گرتوەکان بە شێوەیەکی ڕستەی هیچی نەدۆزیەوە. سەدان شوێن گەڕان و لە کۆتاییدا چەکی کۆمەڵکوژ و چەکی بایۆلۆجی نەبوو. بەڵام سەرڕای هەموو ئەمانە ئەمریکا یەکلابووەوە کە عێراق خاوەنی چەکی کۆمەڵکوژە و وەزیری دەرەوەی خۆی نار بۆ ئەوەی نەتەوەیە گرتوەکان قەنەعەت پێ بکات کە عێراق خاوەنی دامەزراوەی دروستکردنی چەکی ئەتۆمە. ڕژێمی عێراقیش توانی پشکنەرەکان فریو بدات بە شارنەوەی چەکی کۆمەڵکوژ و دواتر سندوقێکی بچووکی بەرز کردەوە کە مادەیەکی سپی لە ناودا بوو. ئەمە مادەیەکە لە دەستمدایە بە ناوی ئەنتراکس جەبر کە لە عێراقدا دروست کراوە و ئەمەش گەورەترین پڕوپاگەندە بوو لە هەموو چیرۆکەکەدا. من ئەو کەسە نیم کە دەڵێم ئەمە درۆیە، بەڵکو کۆڵین پاوەڵ خۆی 2 ساڵ دوای ئەم هەنگاوە ڕایگەیان کە قسەکانی درۆیە و پەشیمانە لەوەی کردوێتی. پۆڵ یەکێک بوو لە ئەفسەرە باڵاکانی سوپای ئەمریکا و بۆ ماوەیەک بە پاڵەوانێک بۆ گەلی ئەمریکا دادەنرا، بەڵام ناوبانگەکەی زۆر خراپ بوو دوای ئەوەی لە بەردەم نەتەوەیە گرتوەکان ئەم شتانەی کرد. بەهۆی وتاری ئەم کەسە بە تایبەتی نەتەوەیە گرتوەکان گڵۆپی سەوزی بۆ ئەمریکا هەڵکرد بۆ داگیرکردنی عێراق و بەم شێوەیە ئەمریکا گڵۆپی سەوزی لە گەلی ئەمریکا و لە کۆنگرێس و لە نەتەوەیە گرتوەکان وەرگرت و لە 20 ئازاری ساڵی 2003 شەڕ دەستی پێکرد.
لەشکرکێشی ئەمریکا بۆ سەر عێراق بە هەموو مانایەک کارەسات بوو. لەم شەڕەدا نزیکەی 1 ملیۆن کەسی عێراقی کوژران، بەڕاستەوخۆ یاخود ناڕاستەوخۆ ژمارەیەکی زۆر گەورەیە. بەڵام دەبێت ئەوەش بزانین کە ئەم قوربانیانە تەنها ژمارە نەبوون، بەڵکو کەسانی ئاسایی بوون کە خەونیان هەبووە. ئەوان ئاواتیان دەخواست لە جیهانێکی باشتردا بژین، یان لانی کەم جیهانێکی کەمتر دڕندا. بەڵام ئێستا دەبێت وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە کە لە سەرەتای ڤیدیۆکەوە کردمان. بۆچی ئەمریکا ئەمەی کرد؟ بۆچی ئەم هەموو درۆیانیان بۆ داگیرکردنی وڵاتێکی وەکو عێراق دروست کرد؟ ئەگەر ئەم پرسیارە لە کەسێکی ئاسایی بکەی، وەڵامێک دەداتەوە و دەڵێت چونکە عێراق نەوتی زۆری هەیە و پارەیەکی زۆری هەیە، بۆیە ئەمریکا هات عێراقی داگیر کرد. بەڵام ڕاستگۆیانە هەرگیز ئەمە هۆکاری سەرەکی نەبووە کەوا لە ئەمریکا بکات عێراق داگیر بکات، چونکە ئەمریکا زیاتر لە تریلیۆن دۆلاری بۆ ئەم شەڕە خەرج کرد. بۆیە وەڵامی ڕاستەقینە دوورە لە نەوت و پارە. وەڵامەکە بە سادەی خواستی سەرسەختی بەهێزترین مرۆڤەکانی جیهانە بۆ نیشاندانی کۆنتڕۆڵ و دەسەڵاتی خۆیان بەسەر هەموو جیهاندا. خواستی خۆیان بوو بۆ بەدەستهێنانی سەرکەوتنێکی ئایکۆنی لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان، سەرکەوتنێک کە لە مێشکی خەڵکدا بمێنێتەوە، تەنانەت ئەگەر ئەم سەرکەوتنە لە ڕێگەی هەڵبەستنی چەندرۆیەک و ڕژاندنی خوێنی ملیۆنێک مرۆڤ بێت. بۆیە لە 19 ئازاری ساڵی 2003 ئاگادارکەرەوەی هێرشی ئاسمانی لە سەرتاسەری بەغدای پایتەختی عێراقدا دەنگی دایەوە، کاتێک هێزەکانی ئەمریکا و بەریتانیا و ئوستورالیا و پۆڵەندا هاتنە ناو عێراقەوە. دوای سنخولەکێک بردومان لە سەرانسەری شارەکانی عێراق دەستی پێکرد و یەکەم هێرشی ئاسمانی کۆشکی سەدام حوسێنی سەرۆکۆماری عێراقی کردە ئامانج. شەڕێکی نوێ بە ناوی شەڕی سێمی کەنداو یان زنگی عێراق دەستی پێکرد، شەڕێک کە زیاتر لە مانگێکی خایەن. لەو ماوەیەدا شەڕی توند لە نێوان عێراقیەکان و ئەمریکیەکان ڕوویدا، شەڕێک کە ڕژێمی سەدام حوسێنی ڕووخان، شەڕێک کە بۆ چەندین ساڵ عێراقی خستە ناو زەلکاوێکی تاریکەوە. جۆرج بوش داوای لە سەدام حوسێن کرد خۆی ڕادەست بکات و عێراق بەجێ بێڵێت. بێگومان سەدام حوسێن وەڵامی داواکاریەکانی ئەمریکای نەدایەوە، بۆیە جۆرج بوش وتارەکەی لە تیڤ پێشکەش دەکا. وە فڕۆکە ئەمریکیەکان دەستیان کرد بە بارینی موشک بەسەر شارەکانی عێراقدا و ڕۆژێک دواتر لەشکرکێشی زەمینی دەستی پێکرد. هێزەکانی ئەمریکا و بەریتانیا و ئوستورالیا و پۆڵەندا چوونە ناو خاکی عێراقەوە. دوای مسۆگەرکردنی بیرەنەوتەکان دەستیان بە کارەکانی تریشیان کرد. شەڕی توند لە نێوان عێراقیەکان و ئەمریکیەکان هەبوو، وەکو شەڕی ناسڕیە و شەڕی فڕۆکەخانە. بەڵام ئەم بەرخۆدانە بەهێزە لە سەرەتادا لە ناکاو نەما. هۆکارەکەشی ئەو دۆخە پشێویە بوو کە لە ناو سوپای عێراقدا بوونی هەبوو. پارێزگاکانی عێراق یەک لە دوای یەک دەکەوتن. هەروەها هێزەکانی پێشمەرگەی کوردستان شارەکانی کوردستانیان لە باکووری عێراق ڕزگار کرد تا گەیشتینە 9 نیسان. بەغدای پایتەخت کەوت و پەیکەری سەدام حوسێن ڕووخێنرا کە دەکەوێتە ناوەندی پایتەخت. ئەمەش وەکو بەڵگەیەک بۆ کۆتایی هاتنی دەسەڵاتەکەی. لەم نێوەندەدا سەدام حوسێن لەگەڵ دوو کوڕەکەی قوسەی و عودەی بوو. ئەوان لە بەغدا نەبوون و ون بوون. دوای ئەوە ئەمریکا بۆ ماوەی نزیکەی 8 ساڵ هەموو پارێزگاکانی عێراقی داگیر کرد و عێراقیش وێران بوو. هەروەها زیندانی ئەبوو غرێب هەیە. ئەم زیندانە بۆ ئەو عێراقیانە دیاری کرابوو کە دژی داگیرکاری ئەمریکا بوون و قێزەونترین تاوانی جەنگ و تاوانی دژ بە مرۆڤایەتی لەوێ ئەنجام درا. دوای 8 مانگ لە ڕووخانی بەغدا و 8 مانگ لە گەڕان بە دوای سەدام حوسێن، هێزەکانی دەریایی ئەمریکا توانیان لە 13 کانونی دووەمی ساڵی 2003دا دەستگیری بکەن. سەدام حوسێن ئەلمەجید سزای لە سێدارەدانی بەسەردا سەپێندرا. لە بەیانی جەژنی قورباندا لە سێدارەدرا کە کەوتە 30 کانونی دووەمی ساڵی 2006. بەم شێوەیەش کۆتایی بە چیرۆکی یەکێک لە دیکتاتۆرەکانی مێژووی عێراق هات. بەم جۆرەش گەیشتنە کۆتایی ڤیدیۆکەمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شێری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبە کەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.